پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ڕۆژەی کە خەڵکی زیندوو ئەبێتەوە کە زیندوو ئەبیتەوە هەموو کەسێک لە گۆڕەکەی دەرەچێت دەرەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانێک کە ئەهلی قورئان بۆ قورئان خوێن بووە، قورئانی خوێناوە، کاتێک کە لە گۆڕەکەی دەرئەچێ کەسێک دێک بەرەو ڕووی دەڵێ دەمناسیت، ئاڵێ ناتناسم، ناوەڵڵا تۆ کێی؟ ئەڵێ من قورئانم. ئەو قورئانی کە بە شەو بە ڕۆژ دەتخوێنە ئێسەوە هاتووم بۆ لای تۆ بۆی پشتیوان بەخوا شەفاعەت بۆ بکەم لای خوای گەورە. تخوالەوە خۆشترەیە کاتێکە لە گۆڕەکە دەرئەچیت قورئان لەگەڵ تا بێ، قورئان پێشەوای تۆ بێت، لە پێشی تۆ بێت. اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم قورئان بخوێنن چونکە لە قیامەتە قورئان دێ شەفاعەتمان بۆ دەکات بۆ کەسێک کە خوێناوێتی. بۆیە هەر کاتێک ئەگەر پێت خۆشە ئەو ڕۆژەی کە لە گۆڕەکەت دەرئەچی قورئان لەگەڵ تا بێت، دێ لە دنیادا قورئان بخوێنە. مانگی ڕەمەزان ئەم دە ڕۆژە کاتەکانی تر سەعاتێک 2 سەعات بۆ قورئان دابنێ، واز لە مۆبایل بێن ئەوەندە بەدەستەوە نەبی، چاول لە دەست داوە، کور ئینسان عەقڵی لە دەست داوە، هۆشی لە دەست داوە، معریفەت و پیاوەتی و چاکە و خزمایەتی و هەموو شتێکمان لە دەست داوە بۆی مۆبایلەوە. زۆربەی نەماوە ئەڕۆتێ ماڵی کابرا وەڵی بە پیاوت نازانێ خەریک مۆبایلەکەیەتی، کاکە بۆ لای تۆ هاتوومە، عەی بە عەی بەسە، تێرە نەخوا لە فەیسبوک، تێرە نەخوا لە ئینتەرنێت. هەموو شتێک سنووری خۆیە کاکە گیان. خوێش کاتێک ئەیکەی ناو چێشتەوە بێ سنوورێکی خۆی ئەگەر پڕی بکەی ناخورێ، کەس ناتوانێ بیخوا، هەموو شتێک سنووری خۆیە و هەموو شتێک بە قیاسی خۆی. خەریکی قورئان بن.